لا زوبانی دایکیەوە چیرۆکی گیان لە دەستدانی ئیلافی کۆرپەی تەمەن 5 مانگ دەبیستین. ئەو دەڵێت منداڵەکەمان هیچ کێشەیەکی نەبووە، دوای 2 ڕۆژ لا توشبوونی با سکچوون و ڕشانەوە گیانی لەدەستداوە. هەر سەبارەت بە بڵاوبوونەوەی سکچوون و ڕشانەوە لە شارەکەیان هاوڵاتیانی قەڵاتزێ ترسیان لە زیاتر تەشەنەسەندنی ئەو پەتایە هەیە. وەکو خۆشیان دەڵێن بەشێک لە خێزانەکان زیاد لە منداڵێکیان سکچوون و ڕشانەوەیان گرتووە. لای نێوەڕۆ بوو هەمامکەکەمدا شڕوبم دانێ دوای ئەوەش لێویش شیم بوون ئەگەر لێویش شیم زانیم ئەگەر زۆر ناتەواوە بەردەم بۆ خستخان بخوا گەگانمەوێ لێوێش تەواو بوو. یەک نەخۆشی نەبوو، یەک کێشەی نەبوو، یەک کێشەشی نەبوو، یەک نەخۆشی نەبوو، بەس بە زگچوونەکە بالیات بە زگچوونەوە زگچوون و ڕشانەوە چوارەکانی کێشم گرتیان ئەوان باش بوون. دوای بیان ئەوەی گرتیەوەشەوە بەخوای چاک نەبوو. سعات 12:30 یەکشێ کوڕێکم بردە خەسخانێ قەنەعاتە بێ دەرمان نەبوو بۆی سەر بکەن. داواکاریمان لەوەیە کە بە دوواداچوون بۆ ئەو نەخۆشی بکرێت چارەسەرێکشی بۆ بدۆزرێتەوە. لەسەر کەیسی گیان لە دەستدانی ئیلاف پێیام پەیوەندی بە بەڕێوەبەری نەخۆشخانەی قەڵاتزێوە کرد. وتی ئەو مناڵە بەر لە گەیاندنی بۆ نەخۆشخانە گیانی سپاردبوو. دەژڵێت تا ئێستا ڕوون نییە هۆکاری مردنەکەی چی بووە. ئاگادارکەین کە ژمارەیەکی زۆری نەخۆش داخلی خەستخانە دەبێت و دێتە تەواوی بە حاڵەتی سکچوون و ڕشانەوە. پێشتر لە لێدوانێکدا بۆ پێیام بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی قەڵاتزێ سەردانی ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی بەهۆی توشبوون بە سکچوون و ڕشانەوە پشتڕاست کردبووە، بەڵام وتبووی تا ئێستا هۆکاری سەرچاوەی ئەم پەتایە دیار نییە. لەم سەر و بەندەشدا هاوڵاتیان داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان ڕێگری لە زیاتر تەشەنەسەندنی پەتاکە بکەن و بەزوویی بە دوای هۆکار و چارەسەرەکەیدا بگەڕێن. لە دەڤەری پشدەرەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.